بسم الله الرحمن الرحيم من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط ويرجعون بسم الله الرحمن الرحیم سڵاوی خوای گەورەتان لەبێ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و بینەرانی بەرنامەی بەخشین. ئێمە وەکو بەرنامەی بەخشین بە بۆنەی یادی لەدایکبوونی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە هەرێمی کوردستانە شار بە شار وەدێ بەدێ دەگەڕێین بۆ ئەوەی یارمەتی هەژاران و نەداران و ناڕەحەتیەکانی سەرشانیان کەم بکەینەوە. ئێمە ئێستا لە گوندی شارسینەی سەر بە ناحیەی خەلیفانین و سەردانی ماڵی دادەمەدینە حەسەن شوکریمان کردووە و کەوا دایکە هێچیمە و خاوەنی 8 منداڵ و 3 کوڕن و 5 کچن. دیارە هیچ موچە و سەرچاوەیەکی وایان نییە کەوا بژێوی ژیانی ڕۆژانەی خۆیان پێ بگوزارێنن. بۆیە ئێمە وەکو بەرنامەی بەخشین بڕیارماندا بڕی 1 ملیۆن دینار ببەخشین بە ماڵی دادەمەدینە حەسەن شوکری بۆ ئەوەی کەمێک لەو ناڕەحەتیەی کەوا هەیەە لە سەرشانیان کەم ببێتەوە. فەرموو دادەمەدینە ئەمە بڕی 1 ملیۆن دینارە لەلایەن بەرنامەی بەخشینەوە بۆ ئێوە. ئەمانەتەی خوای بنخوا و خێرێ بنویسی گەلک بە خێرین سەرچاوە، زۆر بە خێرین سەرچاوە. دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەم خوان خێرێ بنویسی هەموو لایە زۆر بە خێرین سەرچاوە. بەڵێ دادەمەدینە چه یارمەتی ئێوە دەدا سەرچاوەی ژیانتان بژێوی ژیانی ڕۆژانەتان و ژیانی ڕۆژانەتان چۆن دەگوزارێنن لە گوندی شار؟ ڕۆژی ڕۆژانە ئەگا هەبی ئەوە هێوەگانەشبی نییە، یارمەتی نەدەن بەس یارمەتیش هەر ڕۆژە و 2 ڕۆژ نییە، سارێک نییە، برێم 2 سار نییە، هەتا برایان ماو بردیانە خەستەخانێ هەر مەسرەفیان لە برایە کەنعانیش 3 سارە ئەمە ئەو هەشتێتی من ئەویش هەر ڕۆژە و 2 ڕۆژ نییە، برێم هەر سارێک بی و 2 سار بی و ئیوانە 3 سارە مێدم ئەمری خۆی کردیە من عاشم نییە، هەشتێتی ما هەنا ئەوەی هەشتێتیم بە چ بەڕێچن ئەلعات و لە ماری خۆت معاشنەوی بە چ بەڕێچی دەبی چاوم هەلە بەدەستی عالەمی بیا کەسەکەم خێرێ پێکا و سەرفترێ و زەکاتەوە ئەو شتانیە. ئێمە وەکو بەرنامەی بەخشین بە بۆنەی یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوامان محەممەد صلی الله عليه وسلم شار بە شار وەدێ بەدێ دەگەڕین بۆ ئەوەی هەژاران و نەداران و بێباوکان یارمەتی بدەین و کەمێک لە ئازار و ناڕەحەتیەکانی سەرشانیان کەم بکەینەوە. ئەمڕۆژ ئێمە لە گوندی ڕماوێژەین و لە ماڵی دادەمەنیجەین و کەوا دادەمەنیجە تووشی نەخۆشی جەڵتە بووە بۆ ماوەی 7 ساڵە لەسەر جێگا کەوتووە و تەنانەت توانای قسەکردنیشی نەماوە و خاوەنی 9 سەرخێزانە و هیچ سەرچاوەیەکی بژێوی ژیانی وایان نییە کەوا ژیانی ڕۆژانەی خۆیان پێ بگوزارێنن. بۆیە ئێمە وەکو بەرنامەی بەخشین بڕیارماندا بە بەخشینی بڕی 1 ملیۆن دینار بۆ ماڵی دادەمەنیجە بۆ ئەوەی کەمێک لەو ناڕەحەتیانەی سەرشانیان کەم بێتەوە. دادەمەنیجە فەرمەوە بڕی 1 ملیۆن دینار لە بەرنامەی بەخشینی کەناڵی ئاسمانی ئێمە وەکو بەرنامەی بەخشین بە بۆنەی یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم شار بە شار وەدێ بەدێ دەگەڕین بۆ ئەوەی یارمەتی نەخۆش و پەکەوتە و نەدار و هێتیمەکان بدەین و کەمێک لە ئازار و ناڕەحەتی سەرشانیان کەم بکەینەوە. ئێمە ئێستا لە گوندی شەڕکانی سەربەناحیەی خەلیفانین و سەردانی ماڵی خوشکە لەیلا عوسمان قادرمان کرد کەوا داکێتیمە و خاوەنی 7 منداڵی بچووکە و هیچ موچەیەکیان نییە، تەنها بڕی 37,000 دینار
بەم هەموو ماڵ و منداڵە و ئێمەش وەکو بەرنامەی بەخشین بڕیارماندا بە بەخشینی بڕی 1 ملیۆن دینار بە ماڵی دادە لەیلا عوسمان قادر فەرموو دادە لەیلا ئەو بڕی 1 ملیۆن دینار لە بەرنامەی بەخشینەوە بۆ ئێوە. خێر و بنیسی ڕەبخوا سپاس کارانی پەیامەکەم سپاسی هەمووتانەکەم خوا خێرێ و بنیسی ئەمەش ئەوە 5 ساڵە لە سەو مندارانە بە فەقیر و بەوەن ڕاباردیا مندارم هەموو کورد بوون وەچی بابیانەوە بوو ئی گەورە 9 سال بوو کچەکە خوا خێرتان بنیسی ڕەبی خوا ئاجر و پاداشتان داتەوە سپاس کارانی پەیامەکەم خوا خێرتان بنیسی ڕەبی. زادە لەیلایەوە چ گیر و گرفتێکتان هەیە ژیانی ڕۆژانەی خۆتان چۆن بەڕێوە دەبن؟ وەڵای گیر و گرفتمان هەیە مندارم نەخۆشن خانی خۆن نییە ئەو خانی ئەم زگەفتەیە یان داینە بە خێرا خۆ مندارەکان تەواو نینە ئەوە گرەی لە هەو کچێ نەخۆش تەواو نیە ئەوە هەروە لە خۆەتی ئەرە سینگم دێشی ژانە سەر یەگرە باس لە خۆەتی ئەوە پارەخێنی لە کەپیدات هەو ماوە سار هەو سار هەت سارە هەموو ئەوانە دەسەراتم نیێبان بە من نەخۆش خانشتی بە خۆش سینگم دێش خوا خێرم پێ بکەن ئەوە بی داواکارمەوە خانیە خۆن نیە معنای مندارەکەم و هوردن خوا خێریان بنیسەوە یارمەتیمدا و ئەو بکە. دیارە بە بۆنەی یادی لە دایکبوونی پێغەمبەری خۆشەویستمان محەممەد صلی الله عليه وسلم بەرنامەی بەخشین لە شار بە شار و دێ بە دێ ماڵە هەژار و فەقیر و کەم دەرامەتەکان و یەتیمەکان بەسەر دەکاتەوە و بڕێک پارەیان پێدەبەخشێت بە پشتیوانی خوای گەورە و بە پشتیوانی خێرخوازان و خێرۆمەندان لە هەرێمی کوردستان و لە دەرەوەی وڵات بۆ ئەوەی کەمێک لەو ئازارەی هەیەە کەم بێتەوە. خۆشەویستان ئێمە ئێستا لە گوندی باتاسی سەر بە ناحیەی هەریرین و لە ماڵی پورە خەجیجین. پورە خەجیج بەتەنیا لە ژوورێک ژیان بەسەردەبات و نەخۆشە. دیارە پورە خەجیج هیچ سەرچاوەیەکی بژێوی ژیانی نییە کەوا ژیانی ڕۆژانەی پێ بگوزارێنێ تەنیا خەڵک خێری پێدەکات. بۆیە ئێمەش وەکو بەرنامەی بەخشین بڕیارماندا بڕی 1 ملیۆن دینار ببەخشین بە پورە خەجیج بۆ ئەوەی کەمێک لەو ئازار و ناڕحەتیانەی هەیەی کەم بێتەوە بە پشتیوانی خوا و بە پشتیوانی خێرخوازان و خێرۆمەندان لە هەرێمی کوردستان و لە دەرەوەی وڵات. فەرموو پورە خەجیج ئەمە بڕی 1 ملیۆن دینار لەلایەن بەرنامەی بەخشینەوە بۆ تۆ. ربي خوا خير بنتي نقول إن شاء الله وصاركون لبيشي خل حالمه إن شاء الله وصاركون خوا خير بنتي يا ربي بخواي قريب مرضان بخواي كسمنيا تندل خاني داما أو حالمي أو تنتار أمرين دمو أبني معاملاتي كم تملونا كري هي تملونا كراي بخواي تملونا كراي نخوش مدو جاسي دا حملات كراي ما أغارب من نبرامي ندايكمي نباوكمي نكرمي نصاحبمي لصدستي خوما دو دستي دا حملات كرايما أخوانا بكسمني أو خان هادوش من بخيراق وبيتاتو ماي هنجيني هادي صاحبيا. دیارە بەرنامەی بەخشین بە بۆنەی یادی لە دایکبوونی پێغەمبەری پێشەوامان محەممەد صلی الله عليه وسلم شار بە شار و دێ بە دێ یارمەتی ئەو هەژار و نەدار و دایکە یەتیمانە دەدات کەوا هیچ سەرچاوەیەکی ژیانیان نییە ژیانی ڕۆژانەیان پێ بگوزارێنێ. دیارە بەرنامەی بەخشینیش بە هاوکاری خێرخوازان و خێرۆمەندان لە هەرێمی کوردستان و لە دەرەوەی وڵات یارمەتی ئەو هەژار و نەدارانە دەدات. خۆشەویستان ئێستا ئێمە لە گوندی قەندیلین کەوا گوندی قەندیلیش سەر بە ناحیەی هەریرە و لە ماڵی دادەسەرتەمین کەوا دایکە یەتیمە و خاوەنی 3 منداڵە 2 کوڕ و 1 کچ و ئێستا لە ماڵی باوکیان ژیان بەسەر دەبات. دیارە ماڵی باوکیشیان غورفەیەکیان پێداوە بۆ ئەوەی ژیانی تیا بگوزارێنێ. داتە سەرتەم دیارە هیچ سەرچاوەیەکی بژێوی ژیانیان نییە کەوا ژیانی ڕۆژانەیان پێ بگوزارێنن. بۆیە ئێمەش وەکو بەرنامەی بەخشین لە کەناڵی ئاسمانی پێیام بە هاوکاری خێرخوازان و خێرۆمەندان بڕیارماندا بڕی 1 ملیۆن دینار ببەخشین بە دادە سەرتەم بۆ ئەوەی کەمێک لە ئێش و ئازار و ناڕحەتیەکانی سەریان کەم بێتەوە. فەرموودا لە سەرتەمەوە بڕی 1 ملیۆن دینار لە زۆر بە خێراتنی هەمووتان دەکەم. زۆر پێ خۆشحاڵین کاگەلێک بەخێر بێن سەر چاوم هەتا ئێستا چار سارە پیاوم چوە هیچ کەسێک بەسەری نەکردینەوە هەتا ئێستا 4 سارە 3 منداڵم هەیە هاتیمۆنا و ماری بابی خۆم ئێستاش هە لێرە دەژین
هەردوو عایل و ئەوەی دەکەین یا ڕەبی خوای بپارێزی ئەوەی یارمەتیندایە ئەوەی دەستی گرتینە و زۆر مەمنونین لەو کەسەی ئەوەی یارمەتی داینەوە. ئێستا ئێمە لە گوندی مجەسەرین کە سەر بە ناحیەی سیدەکانە دیارە بەرنامەی بەخشین ماڵ بە ماڵ و شار بە شار لەم گوندا ئەو کەسانە بەسەر دەکاتەوە کەوا کەم دەرامەتن کەوا نەخۆشن پەکەوتن. ئێستا ئێمە لە ماڵی نەنا حەلیمەن کە تەمەنی نزیکەی 80 ساڵ دەبێت. نەنا حەلیمە چەند سەرخێزانێکن لە ماڵی خۆیان تووشی چەند نەخۆشیەک بووە، لەوانە نەخۆشی زەخت، نەخۆشی دڵ، چاوێکی لە دەستداوە بەهۆی نەخۆشی زەخت. ئێستاش چاوەکەی تری زۆر بەکسی دەبینم. فەرمون با پێکەوە گوێبیستی وتەکانی نەنا حەلیمە بین بەخۆی بۆ ئێمە بە زمانی خۆی باسی حاڵی خۆی بکات. منداڵێت خۆم دایکە هێتیمی خوددانکردە هەر بەراتە ئەو ڕۆژ تگەدابی نەخۆشە دڵما هەی نەخۆشە مەعیدەیسمە هەی سەرزی لەرزم قالبم قڕتێکتسی وەکو دیکردزی خۆنا ڕاگرم دایمی سعاتێ نەخۆشم چاوشم یەک هەیە چۆی هێدی کەزی حەستەم دنیای بینمە نابینمە نەدیتنێدا حاڵی منی هو ئەچگەوە تەواونیمە خەرگەوە نەخۆشم. خدا و خێرش بنویسی سەلازێ مەکان و بەحەز بن صاحب ئیمان بن خدا تەوفیقا هەنگۆ بدات یا ڕەبی دنیا و قیامەتە. دیارە ئێمە وەکو بەرنامەی بەخشین لە کەناڵی ئاسمانی پێیام کە دڵنیا بوون لەوەی کە خوشکە سەبیحە حەمەدەمین خاوەنی 8 منداڵە و بێ سەرپەرشتیارن خاوەنی هەتیمە و هیچ داهاتێکیان نییە و لەبەرەوە بەرنامەی بەخشین لە کەناڵی ئاسمانی پێیام بڕیاریدا بڕ 1 ملیۆن دینار ببەخشێ بەو ماڵەی بەو هیوایی کە تۆزێک لە معانات و قورسی ژیانیان لەسەر کەم بکاتەوە. مسلمانانش بنووسی یارمەتی فەقیریەدەن یارمەتی پێویست وشتی و هادن غێری وشتی و هادن دەست خۆش بێ زۆر سپاس بکەم سوبات بەرنامەی پێیامەکەم خێری ئەو مسلمانانش بنووسیتن یارمەتی مادەن. ئێستا ئێمە لە ماڵی کاک عەبدوڵڵاین دیارە کاک عەبدوڵڵا خاوەنی 3 منداڵە و خێزاندارە و لە خانووی بەکرێدایە ڕۆژانەش کاری حەمباڵی دەکات. کاری ڕۆژانەکەی بەشیەوە ناکاتن بژێوی ژیانی ماڵ و منداڵی پێبەڕێوە بات و هیچ موسەیەکی شینە لەبەر ئەوە بەڕێوەبەراتی بەرنامەی بەخشین بڕیاریدا بە دابینکردنی بڕی 1 ملیۆن دینار بۆ کاک عەبدوڵڵا کە دیارە ئەمەش هاوکاری خێرخوازان و مسلمانانی کوردستانە بۆ بەرنامەی بەخشین ئێمەش دەیبەخشین بە کاک عەبدوڵڵا. عەبدوڵڵا خێری هەموو مسلمانان بنسەکە ناوم عەبدوڵڵا بنحەمیدە دانیشتی قەزای سۆران لە ڕێخستندا دنیشم کرێخانی مانجی 900,000 دینار دەدەم ڕۆژانە 4,000 یان 5,000 دینار پا دەکەم. ئایا بدەمە کرێخانی یان بدەمە مەسەفی منداڵ لە هەموو لایەک بە خێری مسلمانان بنووسێگەنە ئەو مسلمان نەبی پێ ناکرێت کرێخانی دەم داوام لە حکوومەتی هێریم کوردستان کردیە نە موچەشیان دایمێ نە جێشیان داعینیان کردیمە سەبەب دەچێت هەر دایدێک دەکەی یارمەتی ناهاتن. ئێمە لە گوندی بانەدێرین کە سەر بە شاری سۆرانە لە ماڵی کاکەسوەدین کاکەسوەد کە ماوەیەکی زۆرە تووشی فەقەرات بۆ توانای کارکردنی نییە و هیچ موسەیەکی لە حکوومەت وەرناگرێتن دیارە خاوەنی 4 منداڵە و کەم دەرامەتە بۆیە ئێمە لە بەرنامەی بەخشین بڕیارمەندە بە بەخشینی بڕی 1 ملیۆن دینار بە کاکەسوەد کە بە بۆنەی مانجی مەولود و لەدایکبوونی پێغەمبەرمان محەممەد صلی الله عليه وسلم. ئەمە هیچ ینی زۆری فەقیرم بوو ینی دەست هەراتم نەخانی بکەم و محاشی من نییە و وەعزەکەم ناخۆشە و زۆری لە فقراتی پشتێشم ینی لە عملاتی و لە هاتیمە زۆر ئیشم کردێ بەس لەو هەواکە نەمتوانێت ئیش بکەم و نەمتوانێت ئیش بکەم و ینی توانم نبوو ینی خانیش بکەم و چار منداریشین هەنا ینی حالم خێرێ پەماکە و توانان نییە ینی ئەوە کچەکەین ینی کچەکەین لە مەتکەوێ دەرنایە لە بە زرگ و بەرجی ئەو کچەی ناهەی بەس ئەویش توانان نەبووە زرگ و بەرج لۆ بکردن لە مەتکەوێن دەرنە یان توانان نەبووە مامۆستا ینی ئەوەی
زلگو بەرچی لۆ بکردن زلگو بەرچین پێ نەکڕا لەمەتکە بین دەرنایە خدا خێران گۆش بنووسی یا ڕەبی خدا خێرا هەموو لایەک بنووسی و بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان دیارە ئێستا ئێمە لە شاری سۆران لە ماڵی کاکعمەرین کاکعمەر خاوەنی 4 منداڵە و کەم دەرامەتە و هیچ موچەیەکی نییە دیارە تاوەکو ئێستا 2 عەمەلیاتیشی بۆ کراوە لەبەر نەداری و کەم دەرامەتی بژێوی ژیانی بە قورسی بەڕێکە بۆ مەبەستەش بەرنامەی بەخشین لە کەناڵی ئاسمانی پێیام کە بە هاوکاری خێرخوازان و مسلمانان بەڕێوەچێ بڕیاریدا بە بەخشینی بڕی 1 ملیۆن دینار بە بۆنەی مانجی مەولود و لەدایکبوونی پێغەمبەرمان محەممەد صلی الله عليه وسلم ببەخشێ بە کاکعمەر کاکعمەر فەرموو کە ئەمە بڕی 1 ملیۆن دینار بسم الله الرحمن الرحیم بەخێر هاتن پەیام بەخشین دەکەم خوای تەبارەک وەتەعالا خێران بنووسێت ئینشاء الله زۆر سوپاسی خەڵک خێرخواز دەکەم خوای خێری بنووسی ئینشاء الله کاک هەژار ڕەشاد کە خاوەنی 2 منداڵە و خانووی کرێە و هیچ موسەیەکیان نییە و ئیش و کاری عەمەلیاتیە کرد تاوەکو ئێستاش لەبەر پشتێشان ناتوانێت کاری عەمەلیاتی بکات بۆیە بەرنامەی بەخشین لە کەناڵی ئاسمانی پێیام کە بە هاوکاری خێرخوازان و مسلمانانی کوردستان بەڕێوەچێ بڕیاریدا بە بەخشینی بڕی 1 ملیۆن دینار بە بۆنەی مانجی مەولودی پیرۆزەوە بۆ بەڕێز کاک هەژار ڕەشاد کاک هەژار فەرموو بسم الله الرحمن الرحیم دەستخۆشی ئەو کەناڵەتان لێ دەکەم کە خێری خوازانیش خوا خێری هەمووانیش بنووسی کە ئەوی هاوکاری خێرخوازان دەکا دەستخۆشی ئەو کەناڵەشتان لێ دەکەم و خوا خێری ئەو کەسەش بنووسی هاوکاری مسلمانان دەکەت و لە ڕێگای ئەم کەناڵە سوپاشی ئەو کەناڵەش دەکەن کە ئەو قەناتەی پەیام ئەو قەناتەی ڕەزاندیتەوە بەو ماڵبەخشینە ئەو قەناتش بنووسیت و ئەخێر ئەو خێرخوازانە بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پێیام ئێستا ئێمە لە قەزای چۆمانی لە گەڕەکی ڕاپەڕین لە ماڵی پورە معتەبەر کە بۆ ماوەی 10 ساڵە بێت تووشی نەخۆشی زیادبوونی خوێن بۆ خوێنی زیادە دەبێت مانگانە ببرێتن بۆ هەولێر تاوەکو ئێستاش جارێک براوە بۆ بەغدا عیلاجی نەبووە جارێکیش بردویانە بۆ تاران لەوێش چارەسەری نەکراوە پێیان وتووە تەنها لە دەرەوەی وڵات چارەسەری هەیە بۆ ئەمە بەستەش بەڕێوەبەرایەتی بەرنامەی بەخشین بڕیاریدا بە بەخشینی بڕی 1 ملیۆن دینار وەک هاوکاریەک بە بۆنەی مەولودی پێغەمبەر صلی الله عليه وسلم خێر بێت سەرچاوم برا مەمنونی این گومە مەمنونی پەیامی گومە بە قوربانت بم بەخێر بن سەرچاوم خوا خێری بنووسی هەتا هەوڕ و کەسانە ئاورک لە من نەدایتەوە هەندە ساڵە من نەخۆشم بەخوای مانجێ 2 جار ئەچمە هەولێرێ 3 جار ئەچمە بەغدایە بەخوای ئاچیمە ئێرانێ ئاچیمە هەولێرێ مووسڵێ هەموو شارمان کردینە هیچی لادێ من نەکرایە بە قوربانە بم کەس لە من نەپێچایتەوە هەتا هەوڕ ئەنگۆ هاتینە بەخێر بێ سەرچاوی من خدا خێری بنووسی زۆر مەمنونم بە قوربانە ئێستا ئێمە لە قەزای چۆمانین لە گەڕەکی دەرمانەوە لە ماڵی مام محەممەد ئەحمەدین مام محەممەد کە خاوەنی 10 منداڵە هیچ موچەیەکی نییە و ماوەی 3 ساڵە بێ نەشتەرگەری فەقەڕاتی بۆ کراوە بەهۆی ئەوە ناتوانێت هیچ کارێک بکە ئەوجا هەر بەم بۆ نێشەوە بەڕێوەبەراتی بەرنامەی بەخشین لە کەناڵی ئاسمانی پێیام بڕیاریدا بە بەخشینی بڕی 1 ملیۆن دینار بە مام محەممەد بە بۆنەی مەولودی پیرۆز فەرموو مام کەناڵی پەیامەکەم خوا خێرا منێگەر و بەخشیمان کرد ئەوە 3 ساڵە هیچ مسلم هیچیان لێ نەکردیمەوە خوا خێرا نووسی یا ربی خوایان سەرێخ يا ربي يا ربي خوا سەرکەوی احنا نشكر اخواننا زارونا المستشفى زيارتهم علينا وحسنونا يعني بالفضل من عندهم زار المريض بالنسبة وعنده عائلة كبيرة كلش وما نقدر يعني احنا هسه قوة مدبريها ونشكر قناة الفضائية ونشكر اخوانكم ونشكركم جزيلا الشكر
ومبادرتكم طيبة، نشكركم جدا وممنونين. المنظمة الإنسانية استلمنا 1,000,000 دينار، ومشكور جزيل الشكر. حياتي جزيل الشكر. أمان مولود أحمد محمد لقون دانشتوي قندي بشريانم زور ممنون. خدا خیرتان منشی، خدا پازداتان دا تولد دنیا و قیامت همو کاتک انشاءالله هر سرکوتو دبون. داواکارم لخوا پیغمبران هر کاتک هر بسلمانشی دزگای خیرخوازی یارمتی همون بسلمانک دا خدا خیری بنوستن، یارمتی فقیر و هجار دا زور سپاسی درگای خیرخوازی بەیان دەکەم کە ئەو عەزیەتەی کێشا لە بۆمان خدا زۆر خێری بنووسی، خوا خێری هەموو بسلمانێک بنووسی، ئەوی یارمەتی بسلمانان دەدا بەعام. ئیشەڵڵا ئەوی یارمەتی بسلماندا خدا لە دنیا و قیامەت ڕزگای دەکا، سەرکەوتوو دەکا. خوا خێری ئەو مسلمانانە بنووسی. ئەوە لەو کەو منداڵێ دەیبینن لە 30 مانگی 11 ڕۆژی چارەمی جێژنە تووشی حادیسەکی بووینە، دایک و بابی نەمایە و سێ خوشک و برای لەدەستدایە. هیوادار خوا خێری ئەو خێرخوازانە بنووسی کە بتوان یارمەتی بدەن لۆ ئەوەی چاچی بکەنەوە. بەرێن بە حادیسەی سیارەی لە دەشتێ هەریرێ دامیان کرد و دایک و باب و داپیر و سێ خوشک و برای وەفاتیان کردێ لەگەڵی. ئەوەش دکتۆر ئەوە پێی دەرێت عیلاجەکەی لێرە ناکرێت، دەبی لە دەرەوە بی لە ئیران نێبی بە خۆشی دایک و بابی نەمایان. هیوادارین خوا خێری خێرخوازان بنووسی کە ئەگەر یارمەتی بدەن بەشک و چارەسەرێکی لۆ بکرێ. محەممەد چ بۆ خێرخوازانە دەرێوانێک کە یارمەتی دەدەن؟ هوادارم قالان قرب. آمين. خوا خير بنووسی. من ناو حەسەنە. خوا خێری ڕادی کۆمەڵ بنووسی و پامی کۆمەڵ و مسلمانێکەوە یارمەتیان داین و زۆر مەمنون. خوا چاک و پاداشیان داتەوە. خوا خێریان بنووسی، خوا پاداشتیان داتەوە، خوا خێری خێرخوازان بنووسیتن کە یارمەتیان داین بۆ هاوکاریە بۆ نەخۆشەی. خوا خێریان بنووسیتن ئینشاءڵڵا، خوا پاداشتیان داتەوە. بسم الله الرحمن الرحيم. يا ربي خوا خيرتان بنووسی، خوا ئەجرتان بداتەوە، هەموو ساڵێوان و پارەی پەشکەن و عەمرتان درێژ بێ، لۆداک و بابتان ساڵح بن، خوا خێرتان بنووسی، خوا ئەجرتان بداتەوە. یاخوا خوار خێری خێرخوازانیش بنووسی. بەناوی خوای گەورە بەخشندە و میهرەبان، ئەوە پارەیە لە ڕێگای خێرخوازانەوە لە بۆم هاتیە. ئەمنیش زۆر مەمنونیان دەبم، زۆر سوپاسیان دەکەم. داوای دەکەم خوای گەورە خێر و بەرەکەتی بێختە ناو مالیان پڕ ببیتن لە خێر و بەرەکەت، کە منیش نەخۆشم ئەو عیلاجەی دەخۆم، ئەو عیلاجانەوە چەند ساڵە دەخۆم، حەز دەکەم چامەوە ئەو عیلاجەی نەخۆم. ئەوەندە عیلاجێ وا لە کنمە، ئەو دوو ئەوەندەش وا لە ماڵە دەخۆم. هیوادارم خوای گەورە ناومیش هابیلە هابیل محەممەد ساڵح لە گوندی بشیریان، کە خوای گەورە هیوادارم چام بکاتەوە زیاتر کە پێویستیم بە دکتۆر و ئۆشتانە نەبیتن. زۆر سپاسی کەناڵی ئاسمانی پێیان دەکەم کە ملیۆنێک دیناریان پێبەخشیم، زۆر سپاسیان دەکەم. زۆر سپاسی ئەو خێرخوازانە دەکەم کە لە ڕێگای بەرنامەی بەخشین ئەو ملیۆن دیناریان پێبەخشیم. خوا خێریان بنووسی، خوا دەزای خێریان داتەوە ئینشاءالله. هەر چاویان لە فەقیر و هەژاری وەکومە بێ، خوا ڕەحم بەوانیش بکە و بۆمەش بکە ئینشاءالله. ئێستا ئێمە لە گوندی هەتکانی سەر بە ناحیەی سیدەکانین لە ماڵی کاک نەعمان مستەفا کە خاوەنی سێ منداڵە و لە ساڵی 2004ەوە ئەڵغامی پیادا تەقیوەتەوە و هەردوو چاوەکان و دەستێکی لە دەست داوە. کاک نەعمان خێزاندارە و کەم دەرامەتە، هیچ موچەیەکی نییە. تاوەکو ئێستان حکومەتی هەرێم موچەی کە مەندامی بۆ نەبڕیوەتەوە. کەچی کە چوە داوای لێکردوون موچەی بۆ بڕێتەوە، داوای دەستچێی حزبیان لێکردووە. بۆیە بەرنامەی بەخشین بڕیاریدا بە بەخشینی بڕ 1 ملیۆن دینار بە کاک نەعمان و کاوکاریەک. کاک نەعمان فەرموو. خدا تەوفیقی بدە. زۆر مەمنون سوپاسی جەنابتان دەکەم کە ئەو هاوکاریەتیان کردین. زۆر مەمنون، زۆر سوپاس. یا ڕەبی خدا پشت و پەناو بێ، خدا بوو پارێزی.
ئەوە چەند جارە داوا لە حکومەتی هەرێمی کوردستان دەکەم هاوکاریم بکەن معاشەشیم بدەنێ هەتا ئەو کاتەش معاشەشیان نەدایمێ یا رەبی خوددا تەوفیقی و بدە خوددا پشت و پەناو بی زۆر مەمنون زۆر سوپاس. ئێستا ئێمە لە گوندی ماوەتاوین کە لە دۆڵی زەرزەی سەر بە ناحیەی سیدەکانە لە ماڵی پورە ئەسمەرین کە خاوەن دەسەر خێزانە لە ساڵی 1986 پیاوەکەی نەماوە و دەسەر خێزان پورە ئەسمەر تاوەکو ئێستا هیچ موچەیەکی لەلایەن حکوومەتی هەرێمەوە بۆ نەبراوەتەوە کەم دەرامەتن بۆیە بەرنامەی بەخشین بڕیاریدا بە بەخشینی بڕ 1 ملیۆن دینار کە لەلایەن خێرخوازانەوە بۆی دابینکراوە و بە بۆنەی مەولودی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێمە بڕی ئەو ملیۆن دینارە دەبەخشینە پورە ئەسمەر. خوان خێری بنووسی ئەو کەسای ئەو پارێ لۆمە ناردە خوان لێ ڕازی بێ خوان خێری بنووسی ئەوی ئەو پارێ لۆمە ناردە. بینەرانیە زوو خۆشەویست ئێستا ئێمە لە ناحیەی سیدەکانین لە لای نەنە ئامینە. نەنە ئامینە کە نزیکەی تەمەنی 90 ساڵان دەبێ بە ساڵات چووە و فەقیرە و کەم دەرامەتە هیچ شتێکی لە بەردەستانیە بۆیە بەرنامەی بەخشین لە کەناڵی ئاسمانی پێیام بڕیاریدا بە بەخشینی بڕی 1 ملیۆن دینار بە پورە ئامینە. فەرموو پورە ئامینە. خێری بنووسی لە مەولودا پێغەمبەرە خودداوتە بەگێڕی شەلا خوا ئیمانێ دەتێ ربي إن شاء الله دي وسويتها نحاول قوة إخوان إيمان بعد من إن شاء الله خدا خير بنفسي كريما إن شاء الله بس شو ربي خدا إيمان دي مولودا في غنبري آخر الزمان خوا خير بنفسي خوا مال وخزانها أما دريش إن شاء الله خدا فرصة إن شاء الله